بسم الله الرحمن الرحيم. سەرڕای تێپەڕبوونی سێ مانگ بەسەر پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی فیدراڵدا کەچی تا ئێستا کابینەکەی عەلی زەیدی سەرۆکوەزیران ناتەواوە. نەوەزارتی گرنگ بێ وەزیر ماونەتەوە و بە وەکالەت بەڕێوە دەبرێن. نتقدم بالعزاء إلى شعبنا العراقي. وەکاری سەرەکی دەنگنەدانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەر پۆستەکان نەبوونی ڕێککەوتنە لە نێوان کوت لە سیاسیەکاندا لەسەر دابەشکردنی پشکەکان و دیاریکردنی کاندیدەکان. ئەم ململانیەش کارەکانی حکوومەتی سست کردووە و ڕێگرێ لەوەی سەرۆکوەزیران بتوانێت کابینەکەی بە تەواوی ڕێک بخاتەوە. جوڵەی سیاسی هەیە بۆ ڕێکەوتن لەسەر تەواوکردنی ئەوەی ماوەتەوە لە حکوومەت لەسەر ئاستی سەرکردەی کورد لە سیاسیەکان و سەرکردەکانی تر. داوا کراوە حکوومەت لە خێراترین کاتدا پێک بهێنرێت بەتایبەت کە وەزارەتگەلێک هەن بە وەکالەت بەڕێوە دەبرێن و کاریگەری کردوتە سەر پرۆسەی بەڕێوەبردننی وەزارەتەکان، چونکە ناکرێت وەزیرێک لە یەک کاتدا دوو وەزارەت بەڕێوە ببات، بەتایبەت کە وەزارەتگەلێک هەن زۆر هەستیارن. سەرڕای هەوڵەکان بۆ پڕکردنەوەی وەزارەتەکان کاتی دەنگدان لە سەر وەزیرەکان هێشتا ناڕوونە. وەکو دەزانن نۆ وەزارەتەن کە بە وەکالەت بەڕێوە دەبرێن. جوڵەی سیاسی هەیە بۆ ڕێکەوتن لەسەر ئەو پێگانەی کە بەچۆڵی ماونەتەوە. ئەمڕۆ بڕیاری سیاسی لەسەر ئاستی سەرکردەی کوت لە سیاسیەکان و سەرکردەکانی تر هەیە بۆ ئەوەی حکوومەت لە خێراترین کاتدا پێک بهێنرێت، بەتایبەت کە وەزارەتگەلێک هەن بە وەکالەت بەڕێوە دەبرێن و ئەمەش کاریگەری کردووەتە سەر پرۆسەی بەڕێوەبردننی وەزارەتەکان، چونکە ناکرێت وەزیرێک لە یەک کاتدا دوو وەزارەت بەڕێوە ببات، بەتایبەت کە هەندێک لە وەزارەتەکان هەستیار و گرنگن. چاودێرانی سیاسی ئاماژە بۆ دەکەن بەڕێوەبردننی وەزارەتەکان بە وەکالەت ئاستەنگی گەورەی بۆ جێبەجێکردنی پلان و بەرنامەی حکوومەت دروست کردووە، چونکە یەک وەزیر لە یەک کاتدا فریای دوو وەزارەت ناکەوێت. بۆیە بە گرنگی دەزانن بە زووی کابینەکەی عەلی زەیدی تەواو بکرێت و دەنگ لە سەر وەزیرەکان بدرێت. عليهم السلام. بالنسبة للوزارات الشاغرة التي تدار ئەمە بارودۆخێکی ناتەندروستە، چونکە ئەمڕۆ حکوومەت لەسەر نیوە کارەکان ڕایی دەکات. پلەبەندی وەزیفی لەناو وەزارەتەکاندا هەیە و لە ئەنجامدا ئەم پلەبەندیە دەسەڵاتی دیاری کردووە و سنووردارە و هەر پلەیە کاری خۆی دەکات. بۆ نمونە بریکاری وەزیر و بەڕێوەبەرە گشتیەکان و بەڕێوەبەری بەشەکان هەر یەکە و کاری خۆی دەکات. هەروەها دەسەڵاتی تایبەتمەند هەن کە تەنها لە دەستی وەزیردان بۆ بەڕێوەبردننی کاروباری وەزارەت، کەچی ئەوەش نییە. مادەی 76 لە دەستوری عێراق بە ڕوونی ئاماژەی بۆ کردووە. پێویستە سەرۆکوەزیرانی ڕاستپێدراو بۆ پێکێنانی حکوومەت لە ماوەی 30 ڕۆژدا ناوی وەزیرەکانی دیاری بکات تا لە نێو هۆڵی ئەنجومەنی نوێنەرانەوە دەنگی لەسەر بدرێت. بەڵام ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکانی دەرەوەی پەرلەمان گرفتی گەورەی بۆ کابینەکەی زەیدی دروست کردووە. دیار جەمال دەنگی ئەمریکا، بەغداد.